پێشتر بڵاومان کردبووەوە کە مەترسی لەسەر هەرێمی باپەیە لە ئێستاشدا ئاشکرا بووە کە دەوڵەتی تورک ئامادەکاری دەکات بۆ داگیرکردنی ئەو هەرێمە و دەنگۆیەوەیش هەیە کە دەوڵەتی تورک لە ڕێگەی گروپە چەتەکانی سەر بەخۆیەوە بێوێت گرەی سپیش داگیر بکات. ئەو دیمەنانەی دەیبینن شارۆچکەی ئەلڕاعیە کە دەکەوێتە باکووری سووریا و لەژێر داگیرکاری گروپە چەتەکانی دەوڵەتی تورکدایە. پاش جەرابلوس دەنگۆی ئەوە هەیە کە دەوڵەتی تورک لە شارۆچکەی ئەلڕاعیەوە لە ڕێگەی گروپە چەتەکانەوە ئامادەکاری دەکات بۆ داگیرکردنی هەرێمی باب. سەرچاوە هەرێمیەکان ڕایانگەیاندووە کە جموجوڵی سەربازی ئەرتەشی تورک لەو هەرێمانە زیادی کردووە. دەنگۆی ئەوەیش هەیە کە ئەمریکا 29 سەربازی پسپۆڕی خۆی ناردبێتە ئەو هەرێمە بۆ گفتوگۆ گوایە بە ناوی ڕوبەڕووبوونەوەی تیرۆرەوە هاوکاری ئەرتەشی تورک بکە. ڕاگەیاندنەکانی دەوڵەتی تورک بڵاویان کردوێتەوە کە ئەو 29 سەربازە ئەمریکی لەلایەن گروپە چەتەکان و ئەرتەشی تورکەوە پێشوازیان لێکراوە. بەڵام ئاژانسی دەنگ و باسی سوپۆتۆنیک بڵاوی کردوێتەوە کە گروپە چەتەکان ئەو 29 سەربازە ئەمریکیان لە هەرێمەکەوە دەرناوە و ئەوەیش لەو دیمەنەدا دەردەکەوێت کە بڵاوکراونەتەوە. دەنگۆی ئەوەی هەیە کە دەوڵەتی تورک گروپە چەتەکان ڕادەیەنێت و هانیان دەدات کە هێرشی سەر سەربازە ئەمریکیەکان بکەن. ئەوەش ئاڵۆزی خستۆتە نێوان تورکیا و ئەمریکاوە و چاوەڕوان دەکرێت کە لە چەند ڕۆژی داهاتوودا ئەمریکا هەڵوێستی خۆی لەو بارەوە بڵاو بکاتەوە. لەلایەکی تریشەوە دەنگۆی ئەوەش بڵاو کراوەتەوە کە دەوڵەتی تورک هێرشی سەرگرەی سپی بکات بۆ مەبەستێش لە ئێستادا جموجوڵە سەربازیەکان زیادی کردووە. بەپێی ئەو زانیاریانەی دەست کەوتون ئاکەپە نزیک 3000 چەتەی لە عەرەب و تورکمانی ئەو هەرێمە کۆ کردوێتەوە و دەیەوێت گرەی سپی داگیر بکات.